لیارەکانی هەفتەی چوارەمی خولی نایابی تازە پێگەیشتوانی کوردستان لە کۆمەڵی سێمی تایبەت بەیانەکانی شاری هەولێر سیاری بەڕێوەچوو لەسەر یارگەی دووەمی پێشمەرگەی هەولێر تازە پێگەیشتوانیانەکە میوانداری جیهانی کرد لە نیوەی یەکەم زەرد پۆشەکان بە 2 گۆڵی پاڤێل جەلال و محەممەد سەلاح پێشکەوتن لە ماوەی تەنها 3 خولێک لە نیوەی دووەمیش یارزانانی تازە پێگەیشتوانی پێشمەرگەی هەولێر 3 گۆڵی تریشیان زیاد کرد لە ڕێگای نەبی یونس لە خولەکی 55 و سەنگەر جەبار 2 گۆڵ لە خولەکەکانی 55 و 77 بەم شێوەیە پێشمەرگەی هەولێر بە 5 گۆڵی پاک یاریەکە لە تازە پێگەیشتوانی جیهان بردەوە. لارێکی تر لەسەر یاریگەی هەندرێن تازە پێگەیشتوانی زانکۆی جیهان بوونە میوانی هەندرێن سەرەتا دەریا ئەبوبەکر تازە پێگەیشتوانی هەندرێنی بە گۆڵێک پێشخست بەڵام محەممەد سوارە ئەنجامەکەی یەکسان کردەوە. یاریەکە خەریک بوو بەم ئەنجامە بە کۆتا بێت بەڵام لە خولەکی 92 دەریا ئەبوبەکر بە گۆڵی دووەمی خۆی و تازە پێگەیشتوانی هەندرێنی کردە خاوەنی گۆڵی دوام یاریەکەیان بردەوە. لە کۆتا یاریش لە یاریەکی بەهێز تازە پێگەیشتوانی بروسک بووە میوانی هەولێر لەسەر یاریگای دووەمی فەڕەن سوهەیری نیوە یەکەم لەگەڵ بەهێزی یاریەکەش بەڵام هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی لە نیوەی دووەم و لە ناوەڕاستی کاروان عەدنان بە تۆمارکردنی گۆڵێکی جوان بروسکی پێشخست بەڵام خۆشحاڵی یارزانانی یانەکە تەنها 2 خولەکی خایاند ئەحمەد قادر ئەنجامەکە یەکسان کردەوە. لەگەڵ هەوڵی یاریزانانی هەردوویانە بۆ گۆڵی سەرکەوتن بەڵام یاریەکە بە یەکسانی بە کۆتا هات. بەڕاستی تازە پێگەشتوانی هەولێر 3 یاری لە 3 کرد هەر 3 یاری نەتیجەی باش بوو هەموو چوارەم یاریمانە چوارەم یاری وەک برێ گەنجین غروریەکیان پێوە دیار بوو ئەوەی ئەمە پێمان گوتن لە شەوتی یەکەم عەکسیان هەم شەوی دووەم دەقیقانی ئاخری جێبەجیان کرد بەڵام ئیسفادەی نەبوو بە سوپاس بۆخوا خاڵێکیش باشە بۆ ئێمە لەگەر یانەی بروسک یانەی بروسک بەڕاستی زۆر بەغیرەت و بە جورئەت گەمان دەکرد. لەکرم نەتیجە زۆر مهم نییە طبعا خۆشە تو بێبەست نەتیجە زۆر مهمی ئەوەیە کە تو یارزان لە ساحەی تۆپێنێکی زۆر جوان شتێکی زۆر جوان پێشاندن یعنی 6-7 لاعب لە بۆ شارەکەی هەولێر لە بۆ بەتایبەت نادی بروسک و شاری هەولێر 6-7 لاعبی باش لە ڕووی ئیلتیزامەوە ڕووی ئەخلاقەوە ڕووی هەموو شتێکە پەروەردەکەی ئەو مهمە لەکردنەوە یارێکە ئەو ڕوا بزانم هەموو یان فەریقین یان بروسکی دیت تقریبا ماگونیوە کەمە تەمرین دەکەین هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ تەمرینمان هەیە نادی هەولێر فەریقێکی بێزە فەریقێکی باشە تقریبا 2 ساڵە پێکۆنە عەفو ئەو یاریزانانە وەکو ڕووی لیاقە وەکو ڕووی ئیمکانێت با هەموو شتێک طبعا مستوای لە نادی بروسک باشترە بەس ئەمە توانیمان نادی هەولێر کە متەسەدە ڕای بگرین. تازە پێگەیشتوانی هەولێر لەگەڵەوەی یەکسان بوو بەڵام پارێزگاری لە پێشەنگکرد بەدەخاڵ و پێشمەرگەی هەولێریش بە 3 سەرکەوتنی 1 بە دوای 1 بە 9 خاڵ لە خانەی دووەم مایەوە و بروسک هاتە خانەی سێم بە 4 خاڵ هاوشانی برایەتی بە هەمان ڕێژەی خاڵ هەندرێنیش هاتە پلەی پێنجەم بە 3 خاڵ و ئارەڕاتیش پلەی شەشەم بە 2 خاڵ و جیهان بە تاکە خاڵێک حوتەم و پێشکۆتایی و زانکۆی جیهانیش کۆتایی بە بێ خاڵ. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.